پێش هەر شتێک سەڵاو بۆ گیانی پاکی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان، سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان، سەڵاو بۆ کەلی کوردستان، سوپاس بۆ ئێوەی بەڕێز لە ئینستیتوی توێژینەوە و گەشە پێدان، سوپاسانەکەین کە ئەم کۆڕە بۆ ئەم برە بیرمەندانەتان ڕێکخستووە کە ئایندەی کوردستان لە دەست ئەم بەڕێزانە ئاگرێتن و ئێمەش وەکو پێشمەرگەیە کارێکین بۆ ئەوەی کوردستان بەرەو سەربەخۆیی بڕۆدەن. بۆیە لێرە پێویستە من لێرەوە بەوە دەست پێ بکەم، ئەگەر بتەوێت سەربەخۆیی بەدەست بێنیت دەبێت لە ناخی خۆت سەربەخۆ بێت. مرۆڤ ئەگەر لە ناخی خۆی سەربەخۆ نەبێت بە پاکی بۆ وڵاتەکەی، بۆ خاکەکەی، بۆ ئەو قوربانی دانانەی لە مێژوودا دایەتی، ناتوانێت سەربەخۆیی بەدەستبێنی. هەرەبێ پاشکۆ بێ، هەرەبێ لە سرە ڕابوەستێتن کەی ئەنفالەکرێت، کەی زیندە بەچاڵەکرێت، کەی بێسەر و شوێ نەکرێتن، یان نانێکی پێ بدەن بۆ ئەوەی بژێت، دوایش بە کەیفی خۆیان هەڵی واسن، لە سێدارەی بدەن، قڕی بکەن، لە بینی بەرن، لەبەرەوەی تەنها لەبەرەوەی کووردە. لەم منتقەیە وایە لە ڕۆژی دامەزراندنی ئەم وڵاتە بە ناحەق، بە ناعەدالەتی، بە بێگوێگرتن لە بیر و ڕای و دەنگی گەلی کوردستان، جەهەنمێکیان لە ناو سنوورێک پێکناناوێن لێنایە عێراق، لەوەتی هەیە یەکترە کوژن، لەوەتی هەیە ئەم عێراقە نە ئیستیقراری کردووە، نە هەمووی لە یەک ڕۆژێک لە بن دەستی لایەنێک بووە بە شێوازێکی دیموکراسی باتەڕێوە. بۆیە پێویستە ئێمە خۆمان لە ناحی خۆمان سەربەخۆ بین، ئەو جا دەتوانین سەربەخۆی بەدەست بێنین. لێرە و لەوێ ئەمڕۆ باسی ڕفراندۆمەکرێتن کە زۆربەی هەرە زۆری لایەنە سیاسیەکان بڕیانیانداوە لە 25/9/2017 ڕفراندۆم بکرێت بۆ سەربەخۆیی. زۆر کەس و لایەن بەداخەوە هەن، چی لە ناوخۆ، چی لەوانی کە لە ناو عێراقن یان هەندێک لێرە و لەوێنە، هەوڵەدەن خەڵک چاواشە بکەن، ڕاستیەکان لە خەڵک بشارنەوە و خەڵک بترسێنن بەوەی کە ئەگەر بێت و ڕفراندۆم بکەن سنووریان لێدا ئاخرێتن، دنیا لێ بێتە جەهەنەم، دۆزەخە بێ، شەڕە بێتن، ژیانی خەڵک دەخرێتە خەتەر. ئەمانە دوورن لە ڕاستی. بۆیە پێشەوەی بچینە سەر بابەتەکە لە ڕووی یاسایی و مێژووی ئەو ڕوونکردنەوەانە پێویستە بڵێن. یەکەم وەختی حەسار خرایە سەر عێراق لە زمانی ڕژیمی بەعەس بە سەرۆکایەتی دیکتاتۆر سەدام حوسێن، حەساری نێودەوڵەتی بوو، نەتۆ یەکگرتووەکان بڕیانیان پێدا دەرکرد حەسار لەسەر عێراقدا بنەن، لەبەر ئەوەی تەوەقعیان نەکرد چەکی کۆمەڵکوژی هەیە، خەتەرە لەسەر منتیقا، لەسەر جیرانەکان، لەسەر ئاشتی نێودەوڵەتی. بۆیە حەساریان خستە سەری بۆەوەی زەعیفی بکەن، دوایی لە ناوی بەرن. سەدامیش لە ناو خۆیەوە چونکە حاقد و دیکتاتۆر بوو، حەساری خست بووە سەر کوردستان. کوردستان لە بن دوو حەسار، حەسارێکی ناوخۆیی هی ڕژیمێکی دیکتاتۆر، حەسارێکی نێودەوڵەت. ئەوە بۆ هەموو بیندرا بە شێوەیەک دەرباز بوون. گەلەکەمان زۆر گەلێکی سەربەرز و خۆڕاگر و پاک و دڵسۆز بوو، تواندرا لەو قەیرانە بە سەلامەتی دەرچێ و ببێتە خاوەن کیانێکی سیاسی دیموکراسی بە ناو فیدراڵیەوە. بۆیە ئەمەی کە بڵاوە کرێتەوە بەو شێوەیە نییە. ئێمە نە چەکی کۆکژمان پێ، نە لەگەڵ دیکتاتۆرەکان شەڕی پرۆسی دیموکراسیەکەین و ئیمڕۆ پێشمەرگەکان لە جەبهەکان لە شەڕی دڕندەترین ڕێکخراوی ترۆریستی جیهانە، ئەویش کە داعشە، شەڕی ئەوانەکاتن. 73 وڵاتی دنیا ئیمڕۆ هاوپەیمانە لەگەڵ پێشمەرگە. هێزی پێشمەرگە هێزێکی دیموکراسی خواست دژ بە ترۆر و بە دیکتاتۆرەکان ئیمڕۆ بە دنیای
دیموکراسی ناسراوە جاران دەوڵەتەکان بە پروپاگەندەی نادروستیان دەوڵەتەکان بە پروپاگەندەی شێواویان هەوڵیان نەدا ماکینێکی ئەعلامی بەهێزیان لەدەست بوو ئیمکانیەتێکی کارەی بێ سنووریان لەدەست بوو هەوڵیان نەدا ڕاستیەکان چاواشە بکەن ناوی پێشمەرگە بە خراپ نیشانی دنیا بدەن ناوی خۆیان کە خۆیان دیکتاتۆر بوون خەڵک کوژ بوون کۆمەڵ کوژیان نەکرد کیمیابارانیان نەکرد خۆیان بە مەلایکەت و بە کەسانی باش نیشانەدا بەڵام سوپاس بۆ هێزدان و بۆ گەلەکەمان و بۆ پێشمەرگە قارەمانەکان ئەو حەقیقەتە ئیمڕۆ بۆ دنیا دەرکەوت وانە پێشمەرگە هێزێکی پاک و دڵسۆز و دیموکراتی خوازە ئەوانەی بە پێشمەرگەیان ناوی نەشیاویان بۆ ئەهێنا دەرکەوت خۆیان دیکتاتۆرن بۆیە لێرە و لەوێ کە ئەبیسێتن ئەم ڕفراندۆمە دژە بە خەڵکی عێراق و بە یەک پارچەی عێراق و بۆ سەروەری عێراق لێرە ئێمە دێین پێش هەر شتێک پێویستە ڕفراندۆم کەمێک ڕووی بکەینەوە بۆ خەڵکی سەربەرزی کوردستان کە خەڵکێکی پاک و دڵسۆز و زانان گەلی کوردستان لە حیزبەکان گەورەترن لە حیزبەکان دڵسۆزترن لە حیزبەکانیش پاکترن نابێت ئەم مەسەلەیە بە حیزبیکردن بکەین نابێت مەسەلەی ڕفراندۆم بخرێتە ناو قالبی حیزبایەتیەوە حیزبەکانیش ئەبێت ڕێز لە ئیرادەی گەل بگرن کە هەمویان وەختی حیزبیان دامەزراندۆتیان ئێمە دامەزران بۆ خزمەتی گەلی کوردستان بکەین باشە ئیمڕۆ کە ڕفراندۆم لە پێشگەلی کوردستانە ڕفراندۆم چییە لە خەڵکی کوردستانە پرسیت ئەی خەڵکی کوردستانی دڵسۆز و پاک و بەهێز و خاوەن ئەم هەموو قوربانی و ئەنفال و کیمیابوارانە ئێوە ڕەئیتان چییە ڕەئی خۆتان بە ئارەزوی خۆتان بدەن دەوڵەتی سەربەخۆی کوردستانتانەوێ یان هەرەتانەوێ پاشکۆی خەڵکی تر بن لەگەڵ بەغدا بن ئەو بەغدایەی لە 30 ساڵی ڕابردوو 5 جینۆسایدی دژی ئەم کوردستانە دەرکردووە دژی خەڵکی ئەم کوردستانە دەرکردووە 182,000 لە خەڵکی ئەم کوردستانە بێسەر و شوێن کردووە 4,500 گوندی کوردستانی لەگەڵ خاک یەکسان کردووە هەموو چەکێکی شەق و غەربی بەردەسی بوو لە کوردستان تاقی کردەوە وای لە کوردستان کرد وەکو تاقیگەیەکی تاقیکردنەوەی چەکەکانی شەرق و غەرب ببێتن ئای خەڵکی کوردستان تو ئازادی تو محتەرەمی تو خاوەن ڕێزی ئەتەوێ دەوڵەتی سەربەخۆی خۆتت ئەبێ خۆت بڕیار بدەی لە باتی خۆت یان ئەتەوێتن ئاها بمێنیت وەکو ئەوەی مختصەرێکمان لەسەری باز کرد قەترێ لە بەحرێ ئەمە حەقی گەلەکەمانە خۆیان بڕیار بدەن بەبێ قانونی نێودەوڵەتی بەپێی پەیماننامەی نەتەوەیە گرتووکان و بڕیارەکانی بەپێی یاسای نێودەوڵەتی بەپێی مافی مرۆڤ مافی گەلی کوردستانە خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدە هەر گەلێک لەسەر گۆی زەوی مافی خۆیەتی بڕیار بدە لە ناو چ دەوڵەتێک ئەژێت دەوڵەتەکەی چۆن بێ ئینتیمای بۆ کام دەوڵەت بێ سیستەمی سیاسیەکەی چۆن بێ ئەوە مافی گەلە مافی حیزب نییە مافی دوو حیزب نییە مافی گشت حیزبەکانش نییە ئەبێ لە ڕفراندۆمێک زۆر بە ئازادانە بە ئاشتی گەل مافی ئەوەی هەبێ بواری ئەوە هەبێ بڕیار لە چارەنووسی خۆی بدە ئەو مافەی کە یاسای نێودەوڵەتی پەیمان و بڕیارەکان نەتەوەیە گرتوەکان پێی داوە جێبەجێ بکە مەسەڵەن لە دوای جەنگی دووەمی جیهان لە 1945 لە سان فرانسیسکۆی ئەمریکا کۆنگرەی تەئسیسی نەتەوەیە گرتوەکان کە ئەنجام درا لە مادەی 1 برگەی 2 مافی بڕیاردانی بۆ دیاریکردنی چارەنووس دانرا نەسی مادەکە بە زمانی شیرینی کوردی بۆ ئێوەی
بەڕێزە خوێنمەوە دەڵێ گەشەکردن بە پەیوەندیە دۆستانەکانی نێوان نەتەوەکان لەسەر بنەمای ڕێزگرتن لە یەکتر کە پێویست دەکا گەلەکان لە مافدا یەکسان بن و هەر یەکێکیان مافی ئەوەی هەبێ کە چارەنووسی خۆی دیاری بکاو کارە پێویستیەکانی تر بکرێن بۆ بەرەودان بە ئاشتی گشتی. ئەمە نەسی ئەو مادەیە کە لە بڕگەی دووی مادەی یەک لە کۆنگرەی تەئسیسی نەتەوە یەکگرتووەکان تەسبیت کرا دانرا. لێرە تێبینی ئەوە دەکەین کە ئەم بڕگەیە زاراوەی دەوڵەتانی بەکار نهێنا. ئەمە نقطەیەکی زۆر مهمە، باسی دەوڵەتی نەکردو، بەڵکو تەنیا زاراوەی نەتەوەکان گەلانی بەکارهێناوە چونکە ئەوە نەتەوە و گەلانن کە شێوەی دەوڵەت و ئەو حکومڕانیە و سەروەریە دەستنیشان دەکەن کە دەیانەوێت لە سایەی دابژێن. جارێکی تر باسی مافی چارەنووس لە مادەی 55 دووبارە بووتەوە، هەر لە پەیمانی نەتەوە یەکگرتووەکان لە بەشی نوێیەمدا، لە مادەی 55 بەشی نوێیەمدا دێتە پێشەوە کە ئەم بەشە تایبەتە بە هاوکاری نێودەوڵەتی ئابووری کۆمەڵایەتی. مادەکە بەم شێوەیە نەتەوە یەکگرتووەکان ئارەزوو دەکا هۆکارەکانی سەقامگیری و خۆشگوزەرانی کە پێویستن بۆ دروستبوونی پەیوەندی دروست و دۆستانە لە نێوان گەلاندا دابین ببن لەسەر بنەمای ڕێزگرتن لەو بنەمایەی داوای یەکسانی نێوان گەلان لە ڕووی مافەوە دەکا و هەر یەکێک لەو گەلانە مافی خۆیەتی چارەنووسی خۆی دیاری بکات. ئەمە لە مادەی 55 هاتووە. دوای ئەمە نەتەوە یەکگرتووەکان بەردەوام بوون لەوەی مافی گەلان بۆ بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان زۆر وازح بێ، زۆر تەکیدی لەسەر بکەن، زۆر جێگیر و سابت بێ، هەڵسان بە گۆڕینی. ئەمە نقطەیەکی لێرش زۆر مهمە، بە پێگەی یاسایی مافی بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووس یەکەم جار وەکو مەبدە وەریان گرتبوو. یەکەم جار وەکو مەبدە وەریان گرتبوو. مەبدە ئازادی ئەداتە وڵاتەکان، قایل بن پێی پەسەندی بکەن یا ڕەدی بکەنەوە یا هەر بڵێن هەیە. یعنی لێرە ئەمە مەبدە نەتۆ یەکگرتووەکان هەسا ئەمەی گۆڕی بۆ ماف، لە مەبدەئەوە گۆڕی بۆ ماف. ئەمە نقطەیەکی جەوهەریە لێرە حەزێکم هەموو کەسێک زۆر بە وردی بیری لێکاتەوە. ماف سفەتی یاسایی پابەندکراوی هەیە، مولزەمە. ماف سفەتی یاسایی مولزەمی هەیە بۆ جێبەجێکردن بۆ ئەنجامدان و جێبەجێکردن. فەرقە لەگەڵ مەبدە. مەبدە دەوڵەتێک دەتوانێت ئیش پێ نەکا، بەڵام ماف مافە. لە یاسای نێودەوڵەتی تعبیر لە مافی بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووس بەم شێوەیە دەکات. مافێکی سابتە، مافێکی سابت چەسپاوە، واتە خاوەن هێزی فەرماندەرە. ئەوە یاسای نێودەوڵەتی بەو شکلە سێر مافەکە، مافی دیاریکردنی چارەنووس. گۆڕینی پێگەی یاسایی مافی چارەنووس بووە هۆی ئەوەی ئەم مافە ببێت بە مافێکی یاسایی جیهانی، یونیڤەرسەل ڕایت، کە گۆڕیان لە مەبدەئەوە بۆ ماف بووە مافێکی جیهانی. هاوشێوەی مافەکانی مرۆڤ، یونیڤەرسەل هومەن ڕایتس. بۆیە ئەو گۆڕانکاریە قووەتێکی گەورەی دایە گەلان کە مافی خۆیانە و بڕیار بدەن بۆ جێبەجێکردنی ئەوەی کە خۆیان دەیانەوێت. هەر گەلێکیش لە دنیا
کیانێکی سیاسی هەبێت سێ هەڵبژاردننی کردبێ تعددی حزبی هەبێتن احترامی حقوقی کەمەنەتەوایەکانی گرتبێ مافی ئەوەیشی هەیە ڕفراندۆمێک بکە بڵێ من ئەمەوێت جیابمەوە بۆ سەر بەخۆی لەو وڵاتەی کە هەیە لێرە کە دێنە سەر ئەوەی ئەڵێن کوردستان ڕفراندۆمەکە خەڵکێک هەیە دەڵێت ئەمە خەتەرە شەڕی لێ دروستە بێ ئاژاوە دروستە بێ بە ئەم خاڵە تاوانە بە حەقی گەلی کوردستانەکردی باش ئەم هەموو شەڕ و پێکدادانەی لە ناو عێراق و لە منتقە بوو ڕوویاندا خۆ لەبەرەوە نەبوو گەلی کوردستان بڕیاری دابوو دەوڵەتی هەبێ لەبەرەوە نەبوو ڕفراندۆم بکاتن خۆ ڕفراندۆمشی نەکردبوو لە زەمانێک و زوروفێک بوو زوڵمی لێکرا سەپێنرایە سەری شۆڕشی کرد شۆڕش لە دوای شۆڕشی کرد بۆیە هەوڵدان بۆ ئەوەی بوترێت بڕیاردان لە چارەنووس ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئاژاوە دروست بێ ئەمە بەعەکسەوەیە ئەمە بۆ ئەوەی ئەو گەلە بە کۆیلایەتی بمێنێت لە بندەست بمێنێتەوە تو زمانی ببڕین ینی نەهێلی دەنگ بکە بڕیار بداوەکەوەی زمانی ببڕین من ئەو ڕۆژە بەڕێز ڕوحانی لە ئێران سۆنی یاسایی خۆیان خوارد من گوێم لێ ڕاگرت بوو باسی کرد ئەوێ هێزی ئێمە گەلی ئێمە هێزی ئێمە ئازادی دەنگی گەلی ئێمەیە دوای نەختێ قسا کات ئەڵێ لە هەرێمی کوردستان نابێت ڕفراندۆم بکە سەلامەت بۆ بۆ تۆ حەڵاڵە بۆ من حرام یعنی ئەگەر متابعەی بکەن بە وردی زۆر شتێکی غەریبە دێتەوە مەسەڵەن لەو ڕۆژانە برێت ماگۆر تەسریحێکی دا وتی ڕفراندۆم باش نییە و کاتی نییە من مەقالێکم نووسی جوابمدایە هەمووی بە یاسای پەیمانی نەتۆ یەکگرتووەکان یاسای نێودەوڵەتی مافی مرۆڤ و حەقی ئینسان لەبەر ئەوە شەرت نییە بە شەرێک لە شوێنێک بێ تەسریحێک بدە ڕاست بێ ئەوژ بە شەرە غەڵەتەکە یان خواستی خۆی هەیە چونکە ئەو بەڕێزە پاشماوەی ئیدارەی کۆنا لەگەڵ بەڕێز ئۆبامە بوو کێ ئەوێ ناوێ سومعەی ئەم ئیدارەیە لە ڕووی یاساییەوە لەکەدا بکە من ناڵێم وایە بەڵام کێڵێ ئەو هەدەفە نییە بۆیە من دڵنیام ئەوەی ئەو بەڕێزە کردی لە جێ خۆی نەبوو چونکە ئەوە مادەی یەک برگەی دوو لە پەیمانی نەتەوە یەکگرتووەکان کە لە خۆی ئەمریکا ئەو کۆنگرەیە کراوە واڵێتن ئەڵێ گەلان مافی خۆیانە بڕیار لە چارەنووسی خۆیان بدە هەموو ئەو دەوڵەتانەی دنیای دیموکرات لەسەر ئەو بڕیارانە ئیمزایان کرد نەتۆ یەکگرتووەکان داوایان لێ کات ئەڵێ ئەبێت ڕەچاوی مافی گەلان بکەن ناڵێتن بەعەکسەوە بچون شتی وا بکەن نەتۆ یەکگرتووەکان زۆر شتیان هەیە مەسەڵەن ئەوەیان مادەی 1514 هەر نەتۆ یەکگرتووەکان دەیان کردووە 627 2200 ئەمە هەمووی لای منە بە عەرەبیش هەمە بە کوردیش هەمە ئەتوان بچنە سەر وێبسایتەکەی نەتۆ یەکگرتووەکان ئەو مادانە دەربکەن بیبینن کە چه حەقێکی بە گەلان داوە بە ئاشتی بە دیموکراسی و هەمووش لەسەرەوە کۆکن کە گشت پرسی ینی ڕفراندۆم یا دەنگدانی گشتی یا هەر ئەمرازێکی تری ئاشتی مافی گەلانە بیگرنە پێش بۆ ئەوی بڕیان لە چارەنووسی خۆیان بدەن لە ناو چ گەلێک لە ناو چ دەوڵەتێک یا دەوڵەتەکەیان چۆن بێتن ئینتیمایان بۆ ئەو دەوڵەتە چۆن بێتن یا چ سیستەمێکی سیاسیان هەبێتن لێرە نەتۆ یەکگرتووەکان ئەو ڕێگەی داوە ئەڵێ هەر گەلێک بڕیار بدا لە چارەنووسی خۆی مافیەتی بتوانێت دەوڵەتێکی سەربەخۆی ئازاد بنیاد بنێ خاوەن سەرۆری دەوڵەتێکی ئازادی خاوەن سەرۆری بنیاد بنە
دەتوانێت لە ڕفراندۆمێک لە وڵاتێک جیابێتەوە خۆی بلەکەینێتە وڵاتێکی تر دەتوانێت لە ناو ئەو شوێنە کیانێکی تری سیاسی هەبێت جاران باسە کرا هەندێک تەناقوز هەبوو لە ڕووی یاساییەوە ئەو دەوڵەتانەی داگیرکار ئەیانەوێتن بندەسەکانیان وەکو خۆیان بمێنن ئەیانوت ئەمە بۆ دەوڵەتانی داگیرکراوە نەک بۆ گەلانە لەوێژ یاسە زانەکان زۆر بە وردی وڵامی ئەوەیاندایەوە تەناقوزێکە بوو کە ئەوترا وڵاتانیش مافیانە دیفاع لە خۆیان بکەن ئەویش لە معاهدەی ڤیەنە لە کۆنگرەی نەتەوە یەکگرتووەکان لە ڤیەنا ساڵی 1993 کە نەسەکەی بە کامل مکەمەل لای من هەیە لەسەر پەیجەکەی خۆشیان هەیە لەوێ ئەو تەناقوزانە حەل بوو کە حەل بوو بڕیاری تەواو درا کە گەلان مافی خۆیانە بڕیار بدەن بە چ شێوازێکە ژێن بۆیە لە نەوەتەکان لە کۆتایی نەوەتەکان زۆر وڵات ئازادی و سەربەخۆیی وەرگرت دوای ئەوەی یەکێتی سۆڤیەت لە باڵێک هەڵوەشایەوە دوای ئەوەی یوگۆسلافیا کە لەت بوو حەوت دەوڵەتی لێ هاتە وجود دوای ئەوەی ئەڵمانیا کە دوو بەش بوو خۆی لە یەکدایەوە و خۆی گرتەوە چیک و سلۆڤاکیا بە هەمان شێوە وڵاتی تریش هەن جەزیرە هەن سەر بە خۆیان ڕاگەیاند و شێوازەکانی هەمووی بەنووسرا و بە تەفسیل لەبەردەست ئێمە هەیە لامانە لێرە بۆیە گەلی کوردستان مافی تەواوی خۆیەتی بڕیار لە چارەنووسی خۆی بدە بە پێی دەستوری عێراقیش زۆر جار لە عێراق گوێمان لێیە ئەڵێن ئەمە مخالفی دەستورە نەخێت مخالفی دەستور نییە یەکەم چێ ڕفراندۆمەکە دەستوری عێراق لە بیدایەتی تا نیهایەتی لە یەک شوێن بە یەک جوملە بە یەک کەلیمە بە یەک خاڵ نەیوتووە ڕفراندۆم لە عێراق مافی دەوڵەتی عێراق دەستوری عێراق سامتە بەرامبەری یعنی بێدەنگە کە بێدەنگیش بوو لە مادەی 170 ئەڵێ هەرێمی کوردستان کیانێکی قائیمە کیانێکی فیدرالی قائیمە بە ئارەزووی خۆی ئەم یەکگرتووەی لەگەڵ عێراقە کاتن بە مەرجیش لە مقەدیمەکەیڵێ مەرجەکەش ئەوەیە کە یەک پارچەیی عێراق یەک پارچەی ئیتحادی عێراق ئیتحاد یعنی یەکگرتوو هەن یەک کەس بە موحەد باسێکن موحەد نییە عێراق متحدە پێک هاتووە ئەڵێ یەک پارچەی ئەم وڵاتە گەل و خاک و سەروەری پارێزراوە بێت ئەگەر پابەند بێ بەم دەستورە ئەگەر عێراق پابەند بێ بەم دەستورە بەڵام وەرە دەستوری عێراق بۆ هێنی لە ئەلفی تا نونێک بە کام مادەیەوە پابەند بووە بە تایبەت ئەوانەی کە عێلاقە لە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا ڕێکخا ئەمە لە مقەدیمەش لە مادەی سێی دەستوری عێراق مادەی سێی دەستوری عێراق ئەڵێ عێراق دەوڵەتێکی فرەنەتەوەی و ئاوین و ئاینزا و ئیتر ئەچێ و پارچەیەکە لە عالەمی ئیسلامی ناڵێ لە عالەمی عەرەبی ئەوە نقطەیەکی زۆر مهمە کە وەختی نووسرا من خۆم لەوێ بووم لە لێژنەی دەستورەکە لەگەڵ ڕێزدار جەنابی سەرۆک وەکو وەفدێک چووینە ئەوێنە ئەمەش بە زیرەکانەی وەفدی کوردستان ئەوە دانرا و پاداگیریش لەسەری کرا باشە لێرە کە ئیعترافەکە ئەڵێ دەوڵەتی عێراق دەوڵەتێکی فرەنەتەوەیە باشە نەتەوە یەکگرتووەکان لە چەند شوێن و بە چەند بڕیار ئەرێ هەر گەلێک لەسەر خاکی خۆی مافی خۆیەتی بڕیار لە چارەنووسی خۆی بدە لە مادەی هەشتی دەستوری عێراق ئەڵێ عێراق پابەندە بە بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان باشە ئەمە لێرە وات پێڵێ لێرە خۆی ئەڵێ عێراق فرەنەتەوەیە یعنی کەوتی فرەنەتەوەی ئیعترافی کامل بە شەخسیەی معنەوی قەومیەت کردووە
گەلی کوردستان کردووە بە هەموو مافە یاسایەکانی و دەستوری و مافەکانی نێودەوڵەتی لە ناویان بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووس ماواگرێتەوە ئەمە مادەی سێیە بەو شکڵە تەحلیلەکری و با بێن هەر محەللێک بێنێ بڵێ نەخێر ئەوە وانە لەبەر ئەوە زۆر شتی قانونی لەبەر دەستمانە کە ئەڵێت دەستوری عێراق ڕێی بە ئێمە داوە ڕێ لە ئێمە نەگرتووە کە لە شوێنێکی تر هەر دەستوری عێراق ئەڵێت لە وابزان مادەی 46 ئەڵێ ئازادی و ماف هین ناکرێت ئازادی و ماف بە لە قالب نادرێت ئللا بە یاسا نەبێ یان پشتبەستن بە یاسای ئەمە دەستوری عێراق واڵێ بەڵام لە عینەن کات شەرتیدان ئەڵێ بە مەرجێک ئەو سنووردارکردنە یا ئەو ڕێگریێلی تەئسیر لە جەوهری ماف و ئازادی نەکە لایەک لە پێشەوە ئەڵێ ماف و ئازادی بە هیچ شێوەیەک سنووردار ناکرێت ئللا بە یاسا یان پشتبەستن بە یاسایەک بە مەرجێک ئەو سنووردارکردنە یا ئەو پابندکردنە تەئسیر لە ناوڕۆکی ماف و ئازادیەکانە بڕیاردان لە چارەنووس نەتۆیە گرتوەکان لە مەبدەئەوە گۆڕیان بۆ ماف یعنی مافی گەلی کوردستانە مافێکی جیهانیە حەقی خۆیەتی بۆیە لە هەر دەستورێک باس بکرێ یان نەکرێت ئەو مافە مافێکی جیهانی ناسرا و دانپێنراوە لە مەنزومەی مافی مرۆڤە جیا ناکرێتەوە لە یەک بۆیە لێرە ئەو بەڕێزانەی کە حەولەدەن بەهانە بێنەوە لەم ئێمەش باشتر دەزانن بەڵام وان پێخۆش دوای کەی عێراق ڕۆژە ئیستقراری هەبووە لەوەتی دامەزرا بڕۆ تاریخی عێراق خوێنەوە هەر هەندێک لە برایانی شیعە ئەڵێن ئێمە خۆفی داکەین بۆ ئەوەی عێراق بەم شکلە بێنێ خۆ نەکبەت خۆ تو ئەم سنوورە دانەنە با پیرتان شۆڕشی بیستەکانیان بۆ مافیا یعنی خۆ ئەوان نەیەکردوە بۆیە من لە شوێنێک بە یەکێک لەو مەسوولانم وتم ئێوە وەکو احترام بۆ جێنابتان وەکو پۆلیسی ئەوانەوان ئەو دەوڵەتە زلێزانەی ئەم سنوورەیاندانە ئەتانەیە وەکو شورتا حیمایی بکەن حیبە لەبەرەوە ئێمە بڕیاری خۆمان داوە لە ڕفراندۆم ناگەڕێینەوە و جۆ لە دەنگ خەڵکی خۆمانەگرێن ڕفراندۆمیش قمبەلە زەڕی نییە بتەقێ دنیا بکوژێت بابە ئەم ملەتە بابزانی چیە ناوەڵات تو نابێ باسی ئەوە بکەیت ئەبێ مێشکت کە لە بچە لە مێشکت بدەیت لە زمانت بدەیت لە گوێچک و چاوت بدەیت لە دڵت بدەیت ئەمە چییە ئەفەندی وای پێخۆشە بۆ مەسلحەتی خۆی مەسلحەتی من ئەوهای پێخۆش نییە مەسلحەتی من شتێک ترێ ما لە چیا بوون لە ئەشکەوتێ لە وەختی پێشمەرگایەتی سێ برادەر بووین لە شوێنێ دوانی حازرە یەکی ئەمری خوای کردووە یەکێوی زگی دێژە هەتی وەڵای زگم دێشێتن ئەو کترێ ناوەڵە زگت نایشێتن پشتت دێش وتی کاکە زگ من دێشێت وای ناوەڵە تو زگت نایشێت پشت وتی وەڵای زگم دێشێ بەس چی بکەم لە ڕایەکەی تو غەڵەت ئەو برادەرە ئیستەحەیون یرزەق یعنی لە هەیە ئەو حازرە ئەمەش دەقیق وایە ئێمەڵێن زگمان دێشێرەنا پشتان دێشێتن ئێوە ئەبێ ئاوا بن بۆ تو بە من بڵێ وابە من بزانم گەلەکەی خۆم چییە جۆ لە گەلەکەی خۆمەگرم لەبەرەوە ئەو برادەرانەی هەوڵەدەن کە خەڵک چاواشە بکەن خەڵک بترسێنن ئەوەڵەن ترسەکە لە جێی خۆی نییە هەر چیەکی ڕوژ بدە کاتیە
بەڵام ببینە دەوڵەت ئەبینە خاوەنی سەروەری خۆمان خاوەن ئیرادەی خۆمان دەرگای دنیامان بۆ ئەکرێتەوە خۆمان عێلاقات دروست دەکەین و ئەبینە جیرانێکی مسالم و باشیش بۆ عێراق و بۆ ئێران و بۆ تورکی لە ئەمە زۆر نقطەیەکی گرنگە بۆ ئەوەی هەموو کەسێک تەرکیز لەسەری بکە مافی بڕیاردان چارەنووس لە کوێ هاتووە ئەمە کەمێک بگەڕێمەوە سەر تاریخی ئەوە ئەگەر وەختم زۆر نەبرد لە ئەوە مافی بڕیاردان مەفهومی مافی بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووس پێش ئەوەی بچێتە یاساوە لە بواری سیاسیەوە خۆی بینی ئەو کاتەی لە قڕوونی وەسەتی کە ئیمپراتۆرەکان و پاشاکان حکمیانە کرد لەگەڵ کەنیسە خۆیان ڕێک خست بوو نابوو حکمی ئیلاهی هەموو خەڵکەکە هەرچیان هەبوو وەکو مڵکی پاشا و ئیمپراتۆرەکان بە کەیفی خۆیان ئەوەیانە کرد ئەمە حکمی ئیلاهی لێرە و لەوێ شۆڕش و شەڕە گەورەکان و بزوتنەوەکانی ئازادی خواز ڕوویاندا زەختیان خستە سەر وەزعەکە هێواش کە ئەوانە مەجبور بوون نەک بەخۆشی سیستەمی حکومڕانیان بەرەو گۆڕان برد جانبودان بیرمەندی فەرەنسایی لەو کاتە لەسەر حکمی ئەو سەردەمە نووسی ئەوێ حکمی باسی حکمی ئیمپراتۆر و پاشەکان و کەنیسەکە تێکەڵ بوو بوون ئیتفاقیان کردبوو کە ئەمە حکمی خوایە و ئەبێ وابێتن هەڵسا ئەو باسی کردوتی حکمێکی سیاسی دەسەڵاتێکی سیاسی پابەند نەکراو بە یاسا وا شەرحی کرد ئەم دەسەڵاتێکی سیاسی پابەند نەکراو بە یاسایە پاش ئەوان خەڵک لە دژایەتی ئەو دەسەڵاتە بەردەوام بوون بزوتنەوەکان پەرەیان سەن وای لێ هات لەناو ئەو دەسەڵاتە زۆر یاسا و شتی تازە هاتە دەرەوە ینی شێوازی حکومڕانی کە حکومڕانی خۆی لە خەڵک بینیەوە حکومڕانی کەوتە دەست خەڵک کە خەڵک بە مافێکی نەگۆڕ بڕیار بداتن خۆی چۆن حکومەکەی چۆن بێ و ئینتیما بە کام دەوڵەت بێت ئەمە دوای ئەوەی ئەو شۆڕشانە و ئەو بزوتنەوەی ئازادی خواز و دژایەتی ڕوویدا کەنیسە و پاشا و ئیمپراتۆرەکان نەیانتوانی بەو شێوەی پێشە کۆنترۆل بکەن ئەم شتە هاتە پێشەوە بەو شکلە بۆ ئەڵێ دەسەڵات لە چوارچێوەی گەل و ویستی گەلدا خۆی بینیەوە گەلێک کە گەل خۆی لە ڕێگای مافی نەگۆڕەوە دەسەڵات بکە و بۆ دەستنیشان کردنی شێوەی ئەو دیموکراسیە کە گەل ئەیەویست بۆیە دوو بیرمەندی تر جان جاک ڕۆسۆ و جان لۆکی بەریتانی وتیان ئیرادەی گەل و گەل بوونە بنەمای گەلی ئاسایی و گەلی بژاردە خەڵکی بژاردە وەکو ئێوێ بەڕێز بوونە بنەمای چارەنووس مافی چارەنووس ینی لێرە گۆڕدرا وەکەوە نییە ئەمە خوات چی وتووە وابێ مەسەلە بەناوخواوە قسەیانە کرد بەس وان نییە لە خوا شتیوان هاتووە بەڵام بۆ ئەوەی بۆ خۆیان حکم بکەن و هەر شتێک بێ لە دەستیان بێ بردوویانە ئەو بارەوە
خەڵکی ئاسایی و بژاردەیان بە بنەمای مافی چارەنووس بیرۆکەی دەوڵەتی نۆ نیشان کرد. لە 4 تەمموزی 1776 لە بەیاننامەی ئیستیقلالی ئەمریکا ئەو گۆڕانکاریێکی مهم بوو. ئەو مافی مرۆڤ لە تیۆریەوە لە نەزەریەوە کرایە واقعی عملی کە ئەمریکا ڕزگار کرد و لە ڕووی سیاسیشەوە لە داگیرکاری بەریتانیا خۆیان ڕزگار کرد. لەوە لە 4 تەمموزی 1776 کە 1776 کە ئەوە بێت. پاشەوە بەڵگەنامەی مافی مرۆڤی فەرەنسایی هات لە 1789. دوای ئەوە لە 1810 تا 1825 دەوڵەتەکانی پورتەگال و ئیسپانیا لە داگیرکاری دەوڵەتەکانی جنوبی ئەمریکا باشوور لە احتلالی ئیسپانیا و پورتەگالەکان خۆیان ڕزگار کرد. کە خۆیان ڕزگار کرد پاشەوە لە 1923 جیمس مۆنڕۆ سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا ئەم بەیاننامەیەکی دەرکرد کە تێدا ئەڵێت ئێمە ئامادەین بیرمەندانی لە ڕووی بیرمەندان و ئابرووی سەربازیەوە هاوکاری ئەو وڵاتانە بکەین کە ڕزگاریان بووە بۆی ئەوروپیەکان دەست نەخەنەکە. پاشەوە پاش جەنگی یەکەمی جەهان هەردوو جەنگی یەکەم و دووەمی جەهان دوو ڕووداوی مەزن بوون لە مێژوو لەگەڵ ئەوەی زۆر کارەسات و ماڵوێرانی و شتی نەرێنی هەبوو، بەڵام سیستەمی حکومڕانی تەغیرێکەوە. لە ناو جەنگی یەکەمی دووەمی جەهان لە 1941 هەردوو سەرۆکی ئەمریکا و سەرۆکی وەزەرای بەریتانیا لە 1941 میساقێکیان ئیمزا کرد، میساقی ئەتڵسی، کە وتیان نابێت دژی مافی گەلان گۆڕانکاری بکرێتن لە سیستەمی حکومڕانی. هەرچەند من ئەمە زۆر بیری لێکەمەوە ڕەنگە مەبەستیان ئەوە بوو بێتن، ڕەنگە کە بەریتانیا مەلەکی بوو، ئەمریکا جمهوری بوو، دژ بە بەریتانیا و ڕزگار بوو نە ئەو ئەویست بچێت سیستەمی مەلەکی هەبێ، نە ئەو ئەویست سیستەمی کۆماری هەبێتن. لەبەر ئەوە هاتن ئەمە بە نەفعی گەلانش بوو کە نابێ بەبێ ئیرادەی گەلان هیچ ئاڵوگۆڕیەک لە جیهان بکرێت. پاش ئەوانە هەوڵ درا کە ئەو بیرۆکەی بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووس حەق تەقلید المەسیر ببێتە ئەساسێک و بە یاسایی دابدرێت کە لە کۆنگرەی یەکەمەوە این نەتەوە یەکگرتووەکان لە 1945 دەست پێکرد. دوای ئەوەی کە سەرۆکی ئەمریکا پێشووتر 14 خاڵی دەرکرد وودرۆ ویلسۆن سەرۆکی ئەمریکا لە کۆنگرەی هاوبەندی گەلان، لە کۆنگرەی عیسبەت الئومام 14 خاڵی پێشکەش کرد بۆ چوونی خۆی دەربارەی شێوازی حکومڕانی لەو سەردەمە ڕوون کردەوە. لەو ڕوونکردنەوەیە بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووس کردە ئەساسێک، بەڵام عیسبەت الئومام لە بن فیشاری فەرەنسا و بەریتانیا ئەوروپا دنیایان دابەش کرد بۆ وڵاتانی ئەوروپی، وڵاتان و گەلانی ئەوروپی، وڵاتان و گەلانی ناوەوروپی. بە وڵاتانی ئەوروپی ئیستیقلالیاندا، بە وڵاتانی ناوەوروپی خستیانە بن ئینتیداب بە پێی مادەی 22 تاکو ئەگەنە وەزعێک ببینن ئامادەن بۆ ئەوەی سەربەخۆ بن. لەبەر ئەوە دنیا بەو شێوازەی لێهات. ئەنێ
بیرۆکەی بڕیادان لە چارەنووس لە زوڵمەوە کە زەمانێک زوڵمە کرا خەڵک تەحملی نەکرد شۆڕشیان کرد سەر هەڵدانیان کرد کوشتار ڕوویدا لەبەرەوە ئەو گەلانە چوونە ئەو تەسیرێکیان هەبوو پاشان ئەو هەموو گۆڕانکاری بەسەر دنیای هات نەتۆ یەکگرتوەکان زۆر بە ڕاشکاوانە چوە بن ئەو بارەوە کە ئەگەر گەلان ئازادیان نەبێ خۆیان بڕیان لە چارەنووسی خۆیان نەدەن شەڕ و ئاژاوە و پێکدادان نەبێ و ڕاستشە یعنی وەک ئێمە ئەگەر گەلی کوردستان لە لە وەختی اتفاقی سایکس بیکۆ دەوڵەت سەربەخۆیە بووە گەل بۆ شۆڕشێ کرد شۆڕشی ناکرد خراپی هەبووە چاکسازی کرد یا ئێستاش کە خەڵکێک حەول دەداتن خراپی سیستەمی حکومڕانی بکاتە بەهانە بۆ ئەوەی دەوڵەتی کوردستان سەربەخۆ نەبێ ئەمە گوناحێکی زۆر تاوانە لە گوناح گەورەترە بۆچی چونکە ئێمە تا نەبینە سەربەخۆ ناتوانین چاکسازی حەقیقی لەناو خۆمان بکەین ئەوە حەقیقەتە و تاکو سەربەخۆ نەبین خەڵکی ڕاست و دروست بە ڕاشکاوانە دیار نابێ خەڵکی خراپیش بە ڕاشکاوانە دیار نابێ ئیمڕۆ ئەوانەی دژایەتی شخصی معەیەن لە ناو کوردستانەکەن نەک لەبەرەوەی ڕقیان لەو شەخصەیە نەک لەبەرەوەی ئەویان خۆش ناوێ و دژمنی تەنها لەبەرەوەی تەوەقعەکەن و قەنەعەتیان هاتووە کە ئەم شەخصە یان ئەم تەرەفە بە پاکی حەولەدا کوردستان بەرەو سەربەخۆیی ببە جا ئەمە ئەو بۆ چوونانە دژی سەربەخۆییە بەڵام حەولەدەن ئەم شەخص بدەن لەو بدەن بۆ ئەوەی ئەمانە زەعیف بکەن حتاکو خەڵکەکەش چاواشە بکەن و گەلی کوردستان نەتوانێت سەربەخۆیی بەردەست بێنێت زۆر شتی تر هەیە لە ناو پرسیارەکان من بۆ ئێوەی بەڕێزی بەجێدێنم کە پرسیار کرا نقاتی تر هەیە ئەو شێوازانەی نەتۆی گرتوەکان ڕێگەیان پێمانداوە و ئەو وڵاتانەی کە ڕزگار بوونە ئەو مەعاهەدانەی کە هەن ئەتوانین بە وردی باسییان بکەین پێش ئەوەی کۆتایی بە قسەکانم بێنم دوو مستەلاح لە ناو کوردستان زۆر بەکاردێت ئەڵێ ڕێککەوتنی نیشتیمانی یعنی وا لێکێ دەنەوە کە حیزبەکان لەگەڵ یەک ڕێک بکەون ئەمە ڕێککەوتنی نیشتیمانی ئەمە غەڵەتێکی گەورە و کوشندەیە حیزب یەکێک یان دوو یەک گشت حیزبی کوردستان ناگەنە گەلی کوردستان لە حیزبەکان گەورەترە ئەمە ڕێککەوتنی سیاسیە ڕێککەوتنی سیاسی بەسەر چاو ڕێککەوتنی حیزبە سیاسیەکانە نەک ڕێککەوتنی نیشتیمانی نیشتیمانی ئەوەیە ڕفراندۆمێک بکەی زۆرینەی خەڵک بڕیاریدا حیزبەکانیش مەجبورن پابەندی بن لە ڕفراندۆمێکی گشتی بۆ شێوەی حکم بۆ دەستور بۆ سەربەخۆیی ئەمە مافی گەلە مافی حیزبێک لێرە و لەوێ نییە هەندێک جا هەندێک زوروف فەرزێک کاتە سەرت جیهاتێکی دڵسۆزی ئەو گەلە ئەتوانێ بڕیار بدە مەسەلەن لە زۆر شوێن لە جەزیرەی قەرن بۆ نمونە بڕیاریاندا سەربەخۆن داوایان لەگەل کردوتیان گەل لەو تاریخە ڕفراندۆم بکە ئەم سەربەخۆیەت پێ باشە یانە یعنی ئێمەش ئەتوانین ئەوە بکەین ئەگەر حاڵەتێک بیانێ بماخنکێنە ئەتوانرێ ڕێزدار سەرۆکی هەرێم ئیعلانی دەوڵەت بکاتن و داواش لە خەڵک بکات لە خەڵکی کوردستان ڕایتان چییە بۆ ئەم سەربەخۆیە تاریخێک دیاری بکەن ئەو 25 نوێە با لەوێ ئەگەر خەڵک نەیویست ئێمە ڕێز لە ئیرادەی خەڵکە گرین ئەو جا کارەکەین بۆ جارێکی تر بۆ سەربەخۆیی یعنی بۆ ڕفراندۆمێکی تر من خۆم واز لێ نایە
هەرێ بێ سەربەخۆی زۆر سپاس بۆ زۆرستان تەمەناکەم توانی بێتم قەترەیەک لە دەریایەک باس بکەم لێرە. زۆر زۆر سپاس بۆ دکتۆر بۆ ئەو زانیاری و ئەم شرۆڤەی کە کردی بۆ مافی چارەی خۆنووسین سەبارەت بە ڕێفراندۆم و لایەنی قانونی یان دەتوانین بڵێن ڕەوایەتی قانونی ڕێفراندۆم کەمە پرسێکی گرنگە ئێمە ئیشی لەسەر بکەین و لە داهاتووداش حتمەن دانیشتنی زیاتر دەبێت لەو بوارە